تورکیا هەستی بەوە کردبوو کە دوای لێدانی سلەیمانی و قەسفکردنی، دوای نەفیکردنی شێخ مەحموودی حەفید، دوای هێنانی مێجەرسۆن و حکمی ڕاستەوخۆی ئیدارەی سلەیمانی، دوای پەرتەوازەکردنی کوردەکان و بێئومێدکردنیان، دوای قەسفکردنی ڕەواندوزیش هەستیان پێکرد تورکەکان هەستیان پێکرد کە کوردەکان بە شێوەیەکی گشتی هەمویان بێزار بوون لە سیاسەتی ئینگلیز. تەنانەت هەندێک لە ڕۆشنفکرەکانیش کە ئەو کاتە پێیانەوترا ڕۆشنفکرانیان متەنەویرین کە نەتەوایەتی عەلەمانی بوون بەڵام هێشتا کاریگەری گەورەیان نەبوو، ئەوانیش هەندێکیان هەر لەوە بێزار بوون کە ئینگلیزەکان ئەو ڕەفتارانیان ئەکرد. تورکەکان ویستیان ئەو گۆڕانکاریانەی ناوچەکە لەگەڵ ئەو بێزاربوونی کوردەکان و دڕدۆنگبوونیان لە دانانی مەلیک فەیسەڵ و هەوڵدانی ئینگلیز و عەرەبەکان بۆ ڕاکێشانی ویلایەتی مووسڵ بەرەو بەغدا و کوردەکان بلکێنن بە بەغداوە، زانی کوردەکان لەمە زۆر بێمتمانن، زۆر بێزارن لەمە، لەبەرەوە ویستیان ئەوانە هەمووی بقۆزنەوە. لە هەمان کاتە لە 1920 ئەو میساقی تورکیەی کە چاپ کرابوو کە بڵاو کرابوو کە وەکو دەستور قەراریان لەسەردا بوو، ئەوان لە دەستوری خۆیانان نووسی بوویان کە ویلایەتی مووسڵ بەشێکە دانابڕێ لە تورکیای دایک. ئەوەش دەقی ئەو عیبارەتێک کە نووسیوانە، لەبەرەوە ئەوان بە هەموو شێوەیەک ئامادە بوون هجوم کەنە سەر ویلایەتی مووسڵ و ڕایکێشنەوە بەسەر بیهێنەوە سەر تورکیا، نەهێڵن ئینگلیزەکان بیلکێنن بە مەلیک فەیسەڵەوە کە مەلیک فەیسەڵیان وا حسابە کرد ئێستا وەکو کیانێکی منافیسی تورکیا لەو ناوچەیە دروستە بەو کاریگەری خراپی لەسەر تورکیا دروستە بێ. لە 5/6/1921 ئەو گۆڕانکاریانەی کە لە ناو ئەنقەرە کرا بەرامبەر بە ئەستەمبول کە جارێک ئیشارەت و ئاماژەم بەوەدا وتم حکوومەتێک لە ئەستەمبول هەبوو کە هێشتا سوڵتانی بربەڕێوە لەو بەناو مابوو، بەڵام کەمالەتە تورک و ئەوانەی کە لەگەڵ یابوون و هاوکار بوون توانیان لایەک لە سوپا و سیاست مەداران و بیرمەندە ئەلمانیەکان و ئانی کە تەئیدیانە کردیان هەنن بەرەو ئەنقەرە و لەوێ پەرلەمانێکی تردا بنێن، لەوێ حیزبەکەی خۆی بێنێتە سەر حکوم، لەوێ خۆی بکا بە حاکم. ئەو کاتە ئەوان لە 5 حوزەیرانی 1920 ئینقلابێکی قەومی ئەلمانی تورکەکان بەهێزتر لەوەی پێشوو کرایەوە کە معتەدیل بوون و هەندێک گۆڕانکاریان تیا کرد. یەکێک لەوانەی کە گۆڕانکاری تیا کرا و لابراناوی بەکر سامی بوو کە وەزیری دەرەوەی معتەدیلەکانی تورکیا بوو، لایان بردوویەکێکی تریان خستە جێگا و مەرجیان لەسەر حکوومەتی مستەفا کەمالدانا کە ئەبێ زۆر توند و تیژ بێ سیاسەتێکی هجومی وەربگرێ بۆ وەرگرتنەوەی ئەو شوێنانە. وەکووتم ئەو شوێنانەشیان بەهێزێکی سەربازی وەرگرتەوە، وەکو ئەسکەندەرۆنە لە فەڕەنسا وەرگیرایەوە، ئیزمیر کە ئەمڕۆ تەقینەوەکەی تیا بوو لە یۆنان وەرگرتەوە بە هەمان شێوە چونکە هێرشی کرا بۆ سەر و زۆر بە شێوێکی مەئەساد مسلمانانیان عەزێتدا بوو. مستەفا کەمال توانی فکرەی جامعی ئیسلامێکە و سۆزی دینیەکە بەکاربێنێتەوە لە هەموو لایەکەوە هێرش دروستکە و بیهێنێتەوە سەر یۆنانیەکان ئیزمیر ڕزگارکە. دوای ئەم سەرکەوتنی عەسکەریە و دەرونیە ڕووی کردەوە ویلایەتی مووسڵ و توانی یەکێک کە عەلی شەفیق قەواتە ئۆزدەمیر دابنێ بەسەر ئەم مەلەفەوە بیکا بە بەرپرسی مەلەفی ویلایەتی مووسڵ و شتێکی باشی بداتە بەردەست لێ هاتووی خۆی و توانە دەسەڵاتێکی باشی بخاتە بەردەست بۆی بتوانێت هەنگاو بنێتەوە بەرەو وەرگرتنەوە ئەو ویلایەتە.